بەڵێ ئەمە لەسەر ڕاستپادەی بەڕێز جێگری سەرۆکوەزیران بەڕێز خوبات تاڵەبانی ئەمڕۆ هاتینە بەغدای پایتەختی عێراق و لە سەردانەکەمانە سەردانی بەڕێز سەرۆکۆمار دکتۆر فواد معسوومان کرد و سوپاس و پێزانینی خەڵکی هەڵەبجە بۆ هەموو ئەو پشتیوانیانەی کە لە ڕابردوو لە بە پارێزگابوونی هەڵەبجە کردوێتی دەستخۆشیمان لێ کرد و داوای پشتگیری و هەماهەنگی زیاترمان کرد بۆ ئەوی کە بتوانرێت ئەو فەرمانگە فیدرالانەی کە ماون ئیستیحداز بکرێن لە پارێزگای هەڵەبجە ئەم بتوانێت پشتگیریەکی تاوامان بێ بۆ ئیستیحدازکردنی هەموو دام و دەستگا فیدرالانەی کە ماون و بەڕێزیان بەڵێنیان پێیان وەک چۆن لە ڕابردووە هاوکارێکی جدی بە پارێزگابوونی هەڵەبجە و سەرپێخستنی بە پارێزگابوونی هەڵەبجە بوون و لە ئایندێشا بتوانن کە هاوکارێکی باشمان بن لە ڕێگەی وەزارەتەکانی حکوومەتی ناوەندەوە بۆ ئیکە بتوانین ئەو فەرمانگە فیدرالانی یاخود ئەو کێشە و کەم و کوڕیانی کە هەبووە هەموو چارەسەر بکەین و ئێمەش لە سبەینەوە بەرنامەکانمان دەست پێکە کە سەردانی وەزارەتی تەندروستی ئەەکەین کە بەیاوەری بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە و سەردانی وەزارەتی ناوخۆەکەین بەیاوەری بەڕێز ئەمی سالار بەڕێوەبەری پاسپۆرتی پارێزگای سلێمانی کە هاوکارێکی باشمان بووە هەر لە سەرەتاوە بۆ سەرپێخستنی دایرەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ بۆی کە بتوانین هەم بەڕێوەبەرایەتی نشینگە هەم لیواکانی لیوای حرس حدود کە بکرێتەوە لە پارێزگای هەڵەبجە و هەیئی مەنافزی حدودی و ڕێکارەکانی بە نێودەوڵەتیکردنی مەرزی تەوێڵێش کە حکوومەتی عێراقی و بەڕێز سەرۆکوەزیرانی حکوومەتی عێراقی هەموو ڕێکارەکانی تاو کردووە ئاراستەی حکوومەتی ئێرانی کردووە چاوەڕێ ئەوەکەین لایەن وەزارەتی خارجی حکوومەتی ئێرانی و موافقەت بکرێ بۆی بە مەرزی نێودەوڵەتی تەوێڵێش وەک مەرزی باشماخ و وەک مەرزی پەروێزخان و حاجە ئۆمەران بکرێتەوە بۆ سوود و قازانجی هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە و سەردانی وەزارەتی تیجارەشەکەین بۆ ئەوەی کە بتوانین ئەو بەڕێوەبەرایەتیانە یاخود ئەو کەم و کوڕیانەی کە لەسەر ئاستی پارێزگایە ئێمە بتوانین لە بیتاقی تەمینی ئەوانە کاری بۆ کراوە بە ئەنجامی بگەین و بە نەتیجەی کۆتایی بگەین.